گەرم و گەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوڕێی هاوکارم ئەمیر دەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە و بینەران. بەڵێ ئازیزان لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت هیوادارم لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. بەرنامەی هەفتەیەشمان چەند بابەتێک لە خۆ دەگرێت کە یەکەمیان بریتیە لە بابەتی گرانینان و دووهەمیان سانسۆر و دژایەتیکردن لەگەڵ ئازادی ڕاگەیاندن و چاپەمەنی، سەهەمیان بەهداشت و دەرمانی گشتی و دابینکردنی سڵامەتی خەڵک و کۆتایی بەرنامەکەشمان بە سێ دانەیادا کە یەکەمیان دایەعەتیە و دووهەمیان کاکەیوان ئەنوەری و سێهەمیان کاک مەنسوور بایزیدیە. هیوادارین کە تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش لەگەڵمان بن. دوای ناوبڕێکی کورت دێنەوە خزمەتە. بینەرانی ئازیز لەم بەشەی بەرنامەکەماندا بابەتێک کە بە بۆنەی گرانی نانە بۆتانی دەخوێنمەوە. نان لە ئێران و هەروەها لە شارەکانی کوردستان نەک هەر بەردەوام گران و گرانتر دەبێت، بەڵکو ئێستا کار گەیشتووەتە جێگایەک کە بە ئاسانیش دەست ناکەوێت. بەرپرسانی حکوومەتی شانازی بەوە دەکەن کە توانیویانە بە داسەپاندنی سیاسەتی ڕیازەتی ئابووری و لابرنی سوبسیدەکان و ڕەهاکردنی قیمەتەکان مەسرەفینان تا ئاسی لە سەداسی کەم بکەنەوە. ئەوان ڕیاکارانە وا دەنوێنن کە گۆیا خەڵک تا ئێستا ڕژان و پژانیان بەنان کردووە و ئەوەی ئێستا لە بەرەکەتی سەری سیاسەتی ئابووری تازەی ڕژیمە کە فێر بوون چەندە نان بخۆن و زیاد مەسرەفی نەکەن. بەڵام خەڵکی دەستەنگی کۆمەڵگا کە بژیوی ژیانیان لە ڕێگەی نانەوە دابین دەبێت باش دەزانن کە ئەگەر نانی کەمتر مەسرف دەکەن بەهۆی ئەوە نییە کە گۆیا وەکو جاران ڕژان و پژان بەنان ناکەن، بەڵکو بەهۆی ئەوەیە کە لەوە زیاتر توانایی کڕینی نانیان نییە و ناچارن کەمتر مەسرف بکەن. لە ڕاستیدا نان خۆراکی سەرەکی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانە و بەبێ نان سفرەی زۆرێک لە بنەماڵەکان خاڵی و خاڵیتر دەبێت. قسە لەوە دەکرێت کە لەگەڵ بەکردەوە دەرهاتنی سیاسەتی ئابووری ڕژیم قیمەتی نان بە تەواوی ڕەها دەکرێت.
بەرپرسانی حکوومەتی یەک لە دوای یەک وتار دەدەن و سەبارەت بە کەمکردنەوەی مەصرفی نان موعێزە بۆ خەڵک دەکەن. ئەوان بە ڕوو هەڵماڵاواییەوە کەمبوونەوەی مەصرفی چەند میلیۆن تۆن گەنم کە بە واتای برسیتربوونی جەماوەری خەڵکە وەکو دەستکەوتێکی حکوومەتەکەیان ناولێ دەبن و بەپێی ئاماری ڕسمی مەصرفی گەنم لە ئێران بۆ هەر کەسێک 160 کیلوگرم لە ساڵدا ناولێ دەبرێت و بەرپرسانی حکوومەتی فریوکارانە دەڵێن کە ئەم ڕادەیە لە مەصرفی نان 2 تا 3 ئەوەندەی وڵاتانی دیکەی دنیاە. بەڵام ئەگەر ئەو ئیدعایە ڕاستیش بێت تەنیا بەمانای ئەوەیە کە خەڵکی ئەو وڵاتە بە نانی وشک خۆیان تێر دەکەن. بەڵێ گومان لەوەدانیە کە لە ڕێگەی داسەپاندنی سیاسەتی ڕاضەتی ئابووری ڕژیم مەصرفی نان لە ئێران هەر بەم ڕادەی کە بەرپرسانی حکوومەتی باسی دەکەن هاتوۆتە خوارێ. بەڵام هاتنە خوارەوەی مەصرفی نان نەک لە ڕێگەی کەمبوونەوەی ڕادەی ڕژان و پژانی نان لەلایەن خەڵکەوە بەڵکو بەهۆی هاتنە خوارەوەی توانای کڕینی نان لەلایەن ئەوانەوەیە بە جۆرێک کە جەماوەری خەڵک ناچار دەکرێن کە لە مەصرفی نانە وشکەکەشیان کەم بکەنەوە. هەمووان دەزانن کە ئەو کەسانەی کە لەم وڵاتەدا دەستیان بە دەمیان ڕادەگات و ژمارەشیان زیاتر لە 120 دانیشتوانی ئێرانیە نان لە بەرنامەی خۆراکی ڕۆژانەی ئەواندا جێگە و شوێنێکی ئەوتۆی نییە. ئەمە 80% دیکەی دانیشتوانی کۆمەلگایە کە خۆراکی سەرەکیان نانە و ئاشکرایەکە بەهۆی ژیانی هەژارانەشیان ناتوانن هیچ ڕژان و پژانێکیان بە نام بکەن و هیچ پێویستیەکیان بە ئامۆژگاریەکانی فریوکارانەی ئابووری ئاناسانی کۆماری ئیسلامی نییە. لابردنی یارانەی نان نەک هەرڕاستە و خۆ کاری کردوتە سەر سفرەی هەژارانەی کرێکاران و زەحمەتکێشان بەڵکو ژمارەیەکی زۆر لە کرێکارانیشی بێکار کردووە. کەمبوونەوەی مەصرفی نانی ڕۆژانەی خەڵک بەکردەوە بەرهەمهێنانی نانی نانەوەخانەکانی کەم کردوێتەوە ژمارەیەکی زۆر لە کرێکارانی نانەوەخانەکان بێکار کراون. راپۆرتەکان باس لە داخرانی ژمارەیەکی زۆر لە نانەوەخانەکان لە کوردستان و لە شارەکانی ئێران دەکەن. گرانبوونی قیمەتی نان هەروەها بۆتە هۆی ئەوەی کە ئەو بنەماڵانەی کە لە ڕێگای نانکردن لە ماڵەوە و فرۆشتنی لە ئاستی شاردا بژێوی ژیانیان دابین دەکرد کۆتایی بە کارەکان بنن. لابردنی یارانەی نان نەک هەر بە ناچاری مەصرفی نانی خەڵکی هەژاری کەم کردووەتەوە و ژمارێکی زۆر لە کرێکارانی نانەوەخانەکانی بێکار کردووە بەڵکو خاوەن نانەوەکانی بەرەو ئەوە بردووە کە بۆ دەست پێوەگرتن بە مەصرفی سوتەمەنی نانەکان بە باشی نەبژێن و وای لێدێت کە بەشێک لەم نانانە کە دەگاتە دەستی خەڵک بەکردەوە قابلی مەصرفکردن نەبێت. لەگەڵ ئەوەشدا کە قیمەتی نان بە چەند قات زیادی کردووە نەک هەر حەق دەستی کرێکارانی نانەوەخانەکان هەروەکو باقی بەشەکانی دیکەی چینی کرێکاری ئێران لە جێگەی خۆیەتی بەڵکو بەهۆی گرانی و تەوەڕوومی سەرسوورهێنەر ئەم کرێکارانە هەم توانایی خەریتیان هاتووەتە خوارە و هەم بەردەوام هەڕەشەی دەرکردن و بێکاربوون بەسەرسەریانەوەیە. گرانبوونی پێداویستیە سەرەکیەکانی ڕۆژانەی خەڵک بە تایبەت نان کە خۆراکی سەرەکی زۆربەی خەڵکی ئێرانە لەوە زیاتر تەحەموڵ ناکرێت. هەموو نیشانەکان ئەوەمان پێدەڵێن کە تووڕەیەکی بەهێز لە ناودڵی کۆمەڵانی خەڵکدا دژ بە هەژاری و گرانی پەنگی خواردوەتەوە. شێوەیەکی کاریگەر کە دەتوانێت هەموو هۆکارەکانی ناڕزایەتی دەربڕینێکی گشتی بەرامبەر بەم بارودۆخە لە دەوری یەک کۆکاتەوە مانگرتنێکی سەراسەریە. ڕەنگی و یەشی نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری
حکمی ناداد پروری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەمان مەشمەینەتی نابێ ئەبد ژیمان پڕکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجی دەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان ژین و بەشی ناداد پەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدەم بێکار دەکەم من لە ژێری حکمی ناداد پەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان کۆڵیشانمان ناڕووخێنێ ورای بەرز و مافی ڕوونمان ئەو دەمەی دەمانەوێ ڕووکەینە و شەقامەکان ڕۆژێگارێک هەمردن شانازی و کۆڵنەدان بۆ تەڕەمزی سووری پیاوان و شوێنەکان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان بینەرانی عزیز کۆماری ئیسلامی ئێران لە بواری سانسۆر و دژایەتیکردن لەگەڵ ئازادی ڕاگەیاندن و چاپەمەنی لە سەرووی هەموو دەوڵەتانی جیهاندایە. لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا هەزاران نووسەر و ڕۆژنامەنووس بە تۆمەتی پڕوپوچ و بە تاوانی ئەوەی کە سەریان بۆ ڕۆژیم دانەنواندووە بە زیندانی درێژماوە مەحکوم کراون، شەلاقیان خواردووە، تەبعید کراون، لەسەر کار دەرکراون ویان بە هەموو تەمەنیان هەر چەشنە هەڵسوڕانێکی ڕۆژنامەنووسی و کۆمەڵایەتیان لێمەن کراوە. سانسۆری چاپەمەنیەکان و گرتن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان هەر لە مانگەکانی یەکەمی دوای ڕاپەڕینی ڕێبەندانی 1357 هەتاوی و ڕووخانی ڕژیمی شاوە دەستی پێکرد. ئەو کات خومەینی بە ڕاشکاوی دەستوری شکاندنی قەڵەمەکان و سووتاندنی ڕۆژنامە و کتێبی غەیرەدینی دەرکرد و گرتن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و نووسەران دەستی پێکرد. ڕژیمی ئیسلامی بە هێرشبردن بۆ سەر ئازادی ڕاگەیاندن، هێرش بۆ سەر دانیشگا، هێرش بۆ کوردستانی شۆڕشگێر، ئەرکی سەرکوتکردنی شۆڕش، ئەو ئەرکەی کە ڕژیمیشا دەستی پێکرد بوو بەڵام نەیتوانی بە ئەنجامی بگەێنێت دەستی بە جێبەجێکردنی کرد. لەم کاتەوە بەدواوە پێ بەپێی سەرکوتی خەباتی ئازادی خوازانی جەماوەری خەڵک ئێران وەکو زیندانێکی گەورە بۆ ڕۆژنامەنووسەکانی کۆمونیست و ئازادی خواز و سربەخۆ و پێشکەوت و خواز دەرهات. وردە وردە و لەگەڵ پتەوتربوونی دەسەڵاتی ڕژیم ئەم گوشار و زەخت و زۆرگەلا ڕواڵەتێکی یاساییشی پێدرا. لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ڕۆژنامەنووس جگە لەوەی کە دەکەوێتە هەلومەرجێکەوە کە ناچار دەبێت خۆی سانسۆر بکات، ڕسمەنیش لە کاناڵی جۆراوجۆرەوە پێدەوترێت کە چی بڵێت و چی نەڵێت، چی بنووسێت و چی نەنووسێت. کۆماری ئیسلامی تەنانەت تەحمڵی ئەم ڕۆژنامەنووسانیشی نییە کە بە ئەستراتیژیەکی جیاواز بۆ پاراستنی ڕژیمی ئیسلامی هەوڵ دەدەن. ئەم ڕژیمە تەحمڵی ڕۆژنامەنووسانی بیانیشی نییە و بەردەوام کۆچ دەخاتە سەر ڕێیان و پەروەندەیان بۆ دروست دەکات و هەوڵدەدا ناچاریان بکات کە خۆیان سانسۆر بکەن. لە کۆماری ئیسلامیدا هەر چەشنە
لە قاودانێکی دزی و گەندەڵی بەرپرسانی سەرەوەی حکوومەتی و بە تایبەت ئاخوندەکان و دەسوپەیوەندیەکانی ئەمنیەتی و نظامی تاوانە. نیشاندانی دیمەنی جنایەتەکانی هێزی ئینتیزامی و پاسدار و بەسیج تاوانە. لە قاودانی گەندەڵی ئەخلاقی ڕۆحانیەکان بە شکاندنی حەریمی ئیسلامی ناولێ دەبرێت. بڵاوکردنەوەی هەواڵی خەبات و ناڕزایەتی دەربڕینی خەڵک تاوانە. نووسین دژ بە سیاسەتی ڕیازەتی ئابووری و باسکردن لە بێکاری و تەوەڕۆم و هێڵی هەژاری هەوڵدانە بۆ تێکدانی نەزمی گشتی. نیشاندانی سیمای بێحجاب و دیمەنای ژنان لە مەیدانە وەرزشیەکاندا پێشێلکردنی عیفەتی گشتی و هەموو ئەمانە بە ناوی تاوان حکمی زیندان و شەلاق و ئەشکەنجەیان بەدواوەیە. کۆماری ئیسلامی دەیهەوێت کە هەر ڕەسەتێک و هەر وێنەیەکە لە ڕۆژنامەیەکدا دێت بە جۆرێک لە خزمەتمانەوەی ڕژیم و بەهێزکردنی کۆنەپەرستی ئیسلامی دابێت و چاپلوسی بۆ ویلایەتی فەقیه بکات. ئەگەر وای نەکرد دژ بە ئیسلام و دژ بە نیزام و دژ بە ئاسایشی نەتەوەیی و دژ بە یەکێتی خەڵکی ئێرانە و هەر کام لەوانەیشە بە پێی یاساکانی کۆماری ئیسلامی سزایان لەسرە. کۆماری ئیسلامی نەک هەر ڕۆژنامەنووسانی ناوخۆی خسۆتە ژێر زەختەوە بەڵکو چۆتە سوراغی ڕۆژنامەنووسانی بیانیش و زەختی خسۆتە سەریان. بۆ ئەوانیش پەروەندە سازی دەکات بە جاسووسی و دەستێوەردان لە کاروباری وڵات و فەسادی ئەخلاقی تاوانباریان دەکات. ئەم ڕژیمە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و هەواڵنەرێکی کە ئێرانین و بەڵام شارۆمەندی وڵاتێکی دیکەشن تند و تیژیەکی زۆرتر نیشان دەدات. بۆ نمونە دیتمان کە چۆن زەهرا کازمی هەواڵنێر و وێنەگری کانەدایی ئێرانیان بە دڵتەزێنترین شێوە کوشت. بە هەموو ئەوانەوە ئەو ڕاستی ئاشکرایە کە سەرەڕای هەموو ئەم زەخت و زۆرانەی کە بەسەر چاپەمەنی و ڕاگەیەنە گشتیەکانەوەیە ئەمڕۆ لە قاودانی ڕژیمی کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی بە پانایی هەموو ئێران و تەنانەت جیهانیش لە ئارادایە. ڕژیم نەیتوانیوە بە هەڕەشەکردن و ئەشکەنجە و زیندان پێش بە بڵاوبوونەوەی هەواڵی جنایەت و تاڵان و بڕۆ و گەندەڵکاریەکانی هەموو ڕۆژانەیان بگرێت. ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، ئازادی پێکهێنانی حیزب و هەڵسوڕانی سیاسی، ئازادی بیر و باوەڕ و تەبلیغی ئەو، ئازادی ڕادەربڕینی چاپەمەنی، ئازادی کۆبوونەوە، خۆپیشاندان، مانگرتن، تەحەسون، پێکهێنانی سەندیکا و هەر چەشنە ڕێکخراوێکی پیشەیی و سیاسی، ڕەخساندنی مەجای دەسترسی هەمووان بە ڕاگەیەنە گشتیەکان، چاپەمەنیەکان، تۆڕی رادیۆ، تەلەڤیزیۆن و ئینتەرنێت، هەڵوەشاندنەوەی هەر چەشنە سانسۆرێک، ئەمانە داخوازگەلێکی لانیکە من کە مافی هەر تاکێکی ئەم وڵاتەیە کە لی بەهرەمەند بێت. بەڵام دابینبوونی ئەو ویستە گشتی و کۆمەڵایەتیە لە ڕێگای خەباتێکی لێبڕاوانە و ڕێکخراو نەبێ مۆیەسەر نابێت. تو کو
ساڵهایە کەم تەرخەمی بەڕێوەبەرانی ڕژیم لە ئاستی مەحەلی و سەراسەری سەبارەت بە بێهداشت و دەرمانی گشتی و دابینکردنی سڵامەتی خەڵکی کوردستان وەکو هەڵاواردنێکی ئاشکرا بەرامبەر بە خەڵکی ئەم منتەقەیە جێگەی ناڕەزایەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە، بەڵام هەرگیز وەڵامێکی جگە لە بەڵێنی فریوکارانە بە شوێنیەوە نەبووە. کوردستان لە بواری ئابوووریەوە یەکێک لە دواکەوت و ڕاگیراوترین ناوچەکانی ئێرانە. ئاسەواری سیاسەتی بە ئەنقەس دواکەوت و ڕاگررتنی کوردستان لە هەموو دیاردەکانی ژیانی خەڵکی ئام ناوچەیە و لەوانە لە بێهداشت و دەرمانیش بەڕوونی ئەبینترێت. لە سەرەوبوونی ژمارەی مەرگومیری مناڵان و ژنانی دووگیان لە خوارەوبوونی تەمەنی مامناوەندی لە ئاکامەکانی دواکەوت و مانەوەی کوردستان لە ڕووی بێهداشت و پزیشک و دەرمانیەوەیە. ڕژیمی کۆماری ئیسلامی کە خەڵکی کوردستان وەکو دوژمن چاولێ دەکات، زۆرترین بەشی بودجەی خۆی لەم ناوچەیە سەرفی ئامرازەکانی سەرکوت و ملیتاریزەکردنی کوردستان و بەسیجگیری و پەروەردەکردنی بەکرەگیراوان دەکات. کەمترین بەشی بودجەی دەوڵەت لەم ناوچەیە سەرفی کاری ئاوادانکردنەوە و خزمەتگوزاری دەکرێت. خۆپیشاندانێک لە بەردەم ئەم نەخۆشخانەیە بەڕێوەچوایە چی دەکرد؟ چی ڕووی دەدا؟ وەڵامەکە ئاشکرایە لە ماوەی چەند دەقیقەدا بە سەدان کەس لە بەکرەگیراوانی ئینتیزامی و گاردی تایبەت بە سەواری وەنی تایبەت دەگەیشتە سەریان و خۆپیشاندەرانیان سەرکوت دەکرد و ژمارەیەکیشیان دەخستە زیندانەوە. بەڵێ هەڵبەت ئەگەر بارودۆخی بێهداشت و دەرمان لە کوردستان بەم جۆرە پڕکارە ساتە، بارودۆخی بێهداشت و دەرمان لە ئاستی سەراسەریشدا زۆر لەوە باشتر نییە. بەپێی بەراوردی ڕێکخراوی بێداشتی جیهانی، کۆماری ئیسلامی ئێران لە ناو 192 وڵاتی دنیادا لە بواری سڵامەتیدا 123هەمین وڵاتە. لە ئێران لە نێوان 6 تا 70 لە سەدی خەرجی دەرمان بە وەسیلەی خەڵک خۆیان پەرداخ دەکرێت. لە ئێران بۆ هەر 2500 کەس تەنیا یەک پزیشکەیە و ئەو ڕقەمە لە وڵاتێکی وەکو کوبا بۆ هەر 170 کەس یەک پزیشکە. لە ئێران بۆ هەر 10,000 نەفەر 14 تەختی نەخۆشخانە هەیە. لە ئاستی جیهانیشدا بە شێوەی مامناوەندی دوو ئەوەندە واتە 28 تەخت بۆ هەر 10,000 کەس هەیە. لە وڵاتی پێشکەوتووی سەرمایه‌داری ئەم ڕقەمە 64 تەخت بۆ هەر 10,000 کەسە. لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لە بارودۆخێکدا بەم جۆرە کایە بە گیانی ئینسانەکان دەکرێت کە ئەم وڵاتە لەسەر دەریایەک لە سروەتی سروشتی ڕۆنیشتووە. زۆرترین بەشی بودجەی ئەم وڵاتە لە پێناوی پرۆژەی نیزامی و سەرکوتکردنی خەڵکی ناڕازی خەرج دەکرێت و کەمترینیشی سەرفی دابینکردنی بێهداشت و دەرمان دەبێت. ئاشکرایە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هەرگز بە دڵخوازی خۆی بارودۆخی نالەباری بێهداشتی ئەم وڵاتە چارەسەر ناکات. هەموو داخوازیەکان لەم بوارەدا دەبێت بە خەباتی لێبڕاوانە بەسەری دابسەپێت. خەبات لە دژی نظامی سەرمایه‌داری، خەبات لە دژی کۆماری ئیسلامی وەکو ڕژیمی پارێزەری ئەم نیزامە، خەبات بۆ داسەپاندنی چاکسازی بەسەر ئەم ڕژیمەدا، هەمویان حەڵقەکانی یەک زنجیرن و بە ئاکام گەیشتنی ئەم خەباتە بە وشیاری و یەکگرتووی و ڕێکخراوبوونی خەڵکی چەوساوە و بێبەشی ئەو وڵاتەوە گرێدراوە. بەداخ و پەژارێکی زۆرەوە ڕۆژی دووشەمە حوتی تیر دایکێکی دڵسۆز بە ناوی دایە عەتیە ڕوانگەر لە شەهرێکی جوجەسازی و بەهۆی نەخۆشینی سەرەتانەوە گیانی ئازیزی لەدەستدا. دایە عەتیە کەسایەتیەکی میهرەبان خۆشناو بوو. هەمیشە بە شانازیەوە باسی لە دیدار و ناسینی پێشمەرگەکانی کۆمەڵە دەکرد و ئاواتی ئەوە بوو کە ڕۆژێک بەو ئازیزانە شاد بێتەوە کە بەداخەوە ئەو ئاواتەی بردەژێر گەڵ. بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵە و کەسوکاری دایە عەتیە و یادی ئازیزی بەخێر بێت. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە کاکەیوان ئەنوەری برای هاوڕێی گیانبەخت کردومان هاوڕێ سیروان ئەنوەری بەهۆی نەخۆشیەوە لە شاری بانە کۆچی دوایی کرد. کاکەیوان هەموو ژیانی بە زەحمەت و کاری مکانیکی بەڕێوەبرد و دوایین ساڵەکانی تەمەنیشی
بە ئازار و ئێشی نەخۆشی بردەسەر. کاکەیوان ڕۆژی شەممە ڕێکەوتی 11 پوشپەر لە تەمەنی 51 ساڵیدا بە ماڵاوای کردنی هەمیشەی لە ژیان لە دەست ئێش و ئازاری جەستەی بۆ هەمیشە ئاسوودە بوو. بەڵام خەمێکی قورسی بۆ ئازیزان و دۆستان بە تایبەت دایکی جگەر سوتاوی و هاوژین و مناڵەکانی جێهێشت. ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەرانەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری کاکەیوان بە تایبەت دایە حەمدی خۆشەویست و هەروەها هاوژین و دوو جگەر گۆشەکەی کیان و شیلان دەکەین. هەروەها پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی هاوڕێیان متەلب و ئاکۆ ئەنوەری هاوڕێ و ئامۆزای کاکەیوان هاوڕێی گیانبەختکردومان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژاریان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێزبێت. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە هەواڵی کۆچی دوایی لاوی تازە پێگەشت و کاک مەنسوور بایزیدی کوڕی کاک بایس بایزیدی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە لە ناخی دڵەوە هەژانمانی و دڵتەنگ و غەمباری کردین و خەمێکی قورسی خستە ناو دڵمانەوە. بە بۆنەی ماڵاوی لە ژیانی کاک مەنسوور ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە لە قوڵایی دڵەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی کاک بایز و دادە نەسرین و کاک سولەیمان و هەموو بنەماڵە و کەسوکاری بایزیدی دەکەین و خۆمان بە هاوبەشی غەمیان دەزانین. هیوادارین ئەمە دوا کۆست و ناخۆشیان بێت و سەبوریتان بۆ باوات دەخوازین. یادی ئازیزی کاکە مەنسوور بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەشە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. بەڵێ چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.